الو کاک سەردار چۆن؟ ممنون سلامت بسپاس. باش کاک سەردار. سلامت بی براو. کاک سەردار تو بەڕێوەبەری یانەی وەرزشی برێم بەڕێوەبەری گشتی وەرزشی هەولێرێ وەنیا؟ هەولێر؟ بەڵێ. نەخێر کاکەم گشتیمە. گشتی گشتی هەیە لە هەولێر. بەڵێ جێم نێتە سەردار. کاک سەردار ئەو مشکلەتان چییە؟ کاکە من ڕۆژنامە نووسێکم. ئەو کێشەی یانەی هەولێر چییە؟ ینی هەولێرتان تووشی ئەو ئەزمایە کردیە بە هەمووتان. ئەمە تووشمان کردیان؟ ئەی چێ توش بووە؟ هەمووتان بەرپرسن دەی. نا برا نا غەڵەتی کاش. چۆن غەڵەتم؟ غەڵەتی کاکەوە تووشمان نەکردیە کاکەوە بەغدا ئەمە نینە. بۆ بەغدا چی کردیە؟ مشکیلە چی دەستوریمان هەیە لەگەڵیان قانونی. چییە مشکیلەکە؟ کاکە ئەوان ئەمە لەنەوە تویەکەوە ڕاضی خۆمان لە خۆمان بەڕێوە دەبین لە کوردستان. بەڵێ. ئەوان دەیانەوێت ئێستا تەداخلی ئەو شتانە بکەن. باشە بەس کاک سەردار ئەنگۆ کو داوای بودجە دەکەن لە حکوومەتی فیدرالی یعنی لە چێ دیناریان نەداینە کاکە یەک دقە یانەی وەرزشی هەولێرێ کە تۆپانێ دەکات بەشک نییە لە ئۆلمپیاتی یان ئەوەی عێراق ینی پێشووتر بۆ بەس لەو ئینتخاباتە هاتیینە دەڵێن عێراق تەدەخولمان دەکات بەس لەوەی هاتیینە بەڵێ بەس لەوەی هاتی نا بەس قەی ناکە نا ئەرا هەولێر بەشک نییە لە یانەکانی عێراق بەشەکە لە یانەکانی عێراق بەس ئەتو کەنجین داوای ئیلتیزام لێ دەکەی کە کامل حقوقت دامن ئەتو دینارەکەم نەدی برێ ئیداریەنیش وەلا ئەلۆ من دەبی نەنا بەس ئەنگۆ دەتانەوێت بەشک بن زانیتی ئەوکو دەوڵەتەشی سەر بەخۆ مامەڵە بکەن بەڵێ ئەمە هەرێمەچی فیدراالینە بەڵێ وەرزش بە پێی قانونی دەستوری مادەی 115 لە دەسەڵاتە سیادیەکان نییە لە دەسەڵاتی سیادی نییە دەبی بە یان بە تەنێگە قانونی خۆتە بیان بە مشتەڕەشی بەڕێوە بێ ئەو یەک دوو بە پێی مادەی 121 دەستور ئەتوو مافی پەیڕەوکردنی هەر سێ دەسەڵاتەکەتەیە تەشریعی تەنفیزی قەزایی باشە ئەگەر یاسای خۆت هەبوو یاسایەکەی خۆت پەیڕەو دەکەی ئەمە بەوە بە پێی یاسا بە پێی ئەو دەستورەی یاسای وەزارەتی ڕۆشنبیری و لاوانمان هەیە ژمارە 12/2017 یعنی بە پێی دەستور ئەمە ئیجازەی نادەکەن ئەو کەماندایان ناجێکات چۆن دەوی بەغدا لە خۆڕا بێتە داخلی شتانە بکەوە بۆ ئەنگۆ لە هەموو شتێکی ڕەبتن بە بەغدا لە تۆپانێ مزەڕەت لەبەر ئەوەی ئەو دەستەتان خەڵکانێک دەرچوونەوە دەڵێن پارتی نینە بۆی ئەو چێشەیە دروست دەکەن ناکاچی من یەک دقە برای من خەلەلەکە لێرە دروست بووە ئەمە تەداخلی ئیشی وردەکاری ناجەکان ناکەین انتخاباتیان کردیە ئەمە یەک دقە با تەوزیح لۆ بدەم کاکە برای انتخابات کرایە باشە انتخابات بە شێوەیەکی دیموکراسی کرایە لوزنەی بەڕێوەبەرایەتی گشتی ئیشرافی کردە سەری باشە 6 کەس دەرچووە بەڵام 2 ڕۆژ دواتر 2 کەس استقالەی دایە ئەمە چ بکەین ینی وتیان لەبەر ئەوەی هەندێک کەس دەرچوونە لە یەکێتی نزیکن ئێوە بۆیە ئەو دوتان کردیە ئەی لەسەر چیە لۆ 2 کەس کاکە لۆ 2 کەس دەردەچی دوای ئەوە استقالای پێدەدرێ هەردووشیان کادیری پارتین هەردووش کادیری دیاری پارتینە خۆیان کاچی من یەک دقەبرا کەس بە زۆری زەختی لێ ناکرێ کاکە کادیری پارتیە ئەمریان پێکردی سەحبکەوە تەواو یەک دقە ئەگەر کادری پارتی بن هەمویان کادری پارتی ناگەدار بن ئەجی لۆ بوانی کەیان نەگوتیا ئێقەی ناکاکە فەراغی دەستوری فەراغی ئەوەی یاسایی دروست دەبی کە دوو کەس بکشێتەوە یەک دقەبرا ئەگەر کادری پارتی بن ئەمە ئاگادارین بەخوای و شەشەی دەرچوونە 6 کادری پارتینە بەڵام ئەو دۆ لۆ خۆیان بەویستی خۆیان هاتینە نەک تەقدیمیان کردی هەستاینە ینی ئەوەکەیان هەر استقالەکەیان نسخەک لۆ بەغداش ناردێ برێن کاکە ئەمە لەگەرەوە هەیە ئیشمان پێ ناکرێت ئێوە گوناحی مەچی تێدا کاک یعنی ئەی بۆ حەشمەی تدانیا یعنی هیچ ڕەبتی بۆی نییە کە هەندێکیان هەن هاوسۆزن نەگەیەکێتی باوا بڵین نەخێر نەوەڵە نییە ئەوە نینە پارتی هەر 6 پارتینە بە خەڵکە کادری پارتینە باشە سانگۆلۆ ئەو هەموو شکستەی لە هەولێر تۆمار دەکرێت هۆی چییە ینی هەولێر دایکی هەمویانەکان بوو
کاک سەردار ئەو هەموو شکستە ئابڕووی هەولێرتان برد بە ڕادەیەک ئێستا کە ئایا تو بەڕێوەبەری یەک دقه برای من ئەمن بەڕێوەبەری هەموو نادیەکانی کوردستان و کاکە ئەمە لایانی فەنی ئیشراف دەکەین خۆ ناچینە نای وردەکاری ناو ئیشیانەکان یانە بە پێی یاسا کاچی برا یانە شخصیەتی معنەویە يعني حرة لأوي تصرفاتي مالي وإداري خوي كابرا دستشي ناديتي هر ناديتي كلو خوي تصرفاتي غير قانوني كرت أو قابلة لبو أوي محاسبة بكريتن يعني لو خوي كوتا شكست أمس جناحي ما يستدعي كاك شون تو شغلة بريوبراني أو يعني نالي محاسبة دكرين برايمن يك دقة أما أوا ببي هندك بعض التعليمات مان هي ياسا هي لسري ضروري أما لكوتاي هم صالك هر ناديك تقريري مالي وإداري خوي ديني باشا تقديمي دكا بكوي دستي قشتي أو خلالي هبي يعني قنضلية هبي لسرمة أو لسرمة بيويستا أما تحويلي جهاتي معني بكي بونمونا تحويلي نزاهدكي أو ريكارا كان ميخو من الناس من ناديك شكان لوركهم أزان بس بوت يعني هولير أو همش كستي استبيتو ما ذكر مثلا مادية كاك هيك لسبب كان بلي مادية أتو همو دزانن قيرانا شي داري هي أو نادية بيشتر دستك بري ويبرديا لو أنا بابلين باريان بهدر دابي نالين بارا خورا بارا بهدر درا بباشي سرف نكرا توشي أزمة مالي بوا أو هيك لسبب كان دو سبب بدون خلل شي إداري هبوا بون منا بابلين أو بيشتر بري ويبرديا بشويش باش بري ونبرديا لو دستشي كاتي لو داندرا استاو دستكاتي بيشتر إيش كان يخوان كردي هيك شيء كان نبوه والله آستي فريق ذا بزيه والله أو بردنوا ودورانا يعني تناطعني أو صار فريق شباش تيلو أنا الصالي دابي نك بالنسبة هوليره هم فريق كان أزانم وكاك سردار يكشتكا بتحقق أو درجة قبات ذكري حكومة قباتي ذك كاك حكومة قباتي نكردي إيش قباتي إيش قباتي لو شيء يقدق إبراهيم يقدق كاك يقدق كاشي من أنقشت كان تيب جنوزا استابدرية تدسشيني صابي قانونين ما يشوف استناو نادي قيناك أنا أقول بقفل تدري براكم قفل دان يعني شيء قفلي دايا ببرياري شيء قفل درا يقدق برا كاك قفل دانك أو نادي استالجير أويا ترميمة أو ترميم ذكريتن كوربرا يقفل لي درا أخوها بري كان يعني برلاي كان كاسش بستجورة كده بيت نا بس يقدق لو هتا أو مشكلة نبو قفلنا تدرا أو دو روجا قفل درايا أتو كاكا أتو هندك دستاو دستي دا صلاة هي برايما أتو دستاو دستي دا صلاة هي هر دستا شينويدي كشرعي بو لقر دستي بيش خوي دستاو دستي دا صلاة دكا أو دستاو يندر يعني أتو هر كاسا شي أستاو شرعيتي أنا ما يعو طاو تساكسن يعني كو دادريت دزوانا أوان بسن قيناك أنا بس لو قفل دادري كاتشخم لو قفل دادريتن أتو دست من نازم للرياسي بندكاني أتو مالي خوت درك كي دكيوا هركس شي بيت جوري دبي هاي شون يعني توباني هبي كودا بيقفل بدري هكا نيانا أتو قال لي نيا او تسيمن وشتكيها مهرجرا وايش اللي دك نا اقدق دوينه وتيان بيري وتيان توباني هبوا قفل درايا لقى نازم يعني شتبوا من قفل توباني تشندر أتو قال لوينيا ده تعقيبه شبكه زانا استوى تعميرات تداد كريانا وصارت او شركه جوري ايش اللي دكا ويقيناك او شركه تان روجي ايش اللي دكا او تصندن زيكي بيز روجي ايش اللي دكا ادلو بس لبيريك وقفل درا كاكا واني برايمن واني نا بس بيري قفل كوربرا لميديا بلاو كراواد على او رو قفل درا بتحقق قفل واني برايمن يعني لو قفل ندرا برايمن يقدق الشركه تشيليا باش يعني بيز روجا قفل درا يعني او دوسي روجا ناكا كدمك قفل درا وتك ايش اللي ذكر تعقيبه شبكه نا عمل تدبرسم عمل دوري عمل السويدو تسكم عمل ناكا وتصن روجا بيج انتخابات وشتي قفل درا تك ايش اللي ذكر تاكيدي كاك سدار ولا سردك اتو دلي يعني بلا بازي حوت قفل درا وايانا كاكا اتو تاكيد شكو ابراهيم انا ام بسيار تدكم اتو كبر برساتي بسيارة كان لما مكا تاكيد شبكو او زابيم لبرا يعني اتو دق بسيارة كي من وايا برلا بازي مانغوا او درجاي قفل درجاي هولير كسله بوينيا هيستوبانيتش كاكا بس عقاد ضربه بس لو يواضح بي كاكا لبر ايشي ترميماتي داخله
يعني هیچ رابطی بەو ئەوەی نییە کە هەندێک خەڵک دەرچوونە مەکتەبی مەسرور بارزانی نامرتاح لێیان ناشتیوانیە کاکە ناشتیوانیە برای من شتیوانیە پێم گوتی ئەو چارەیت کەس ماین هەر کادری پارتینە لەو معلوماتت قەی ناکە بەرزڕنگبی تۆخ نەبن وەکو ئەوانەی تر ئەی بۆ پارتی نامرتاحە ئەی بۆ پارتی نامرتاحە قبوڵی نییە ئەو یانەیە بەردەوام بێت کاکە وانە برای من کاکە دوو کەس لۆ خۆ ئەتو دیسان دەگەڕێەوە سەر عینە مۆزوعەکەن کاچمە ئەو پێم گوتی لۆ خۆیان دوو کەس دەڕێن کاکەمە مرتاحنینە لەگەرەوە دەستەی گشت ئەوەی بکەن ئیش بکەین داوای استقالیان کردی تەواو دروستە خۆ تڕی لێ ناگر بێ استقالی مەدە بە ئەمری حزبی نەبووە ئەتو حەقە چی ئەوەی نییەوە بەس کادیری حزب بابس کادری حزب پێی دەڵێن بکشێەوە دەکشێتەوە بۆ ئەوی ئەگەر وا بە چارەکەی کەشان دەبوو برایم ئەو چارەکەیت کەش لە هەمان ئاستی ئەو دوو کادیرەی پارتێکی وا یار 20یەکن بەڵێ ئەوانیش ئەوە تو ناتانە ڕێ لە کەسیش بکای حزبی خۆتی خلاصەوە خۆ کەس لەسەر بیرۆ باوەڕی ئەوە دەکرێن حسەبە دەکرێن کاک سەردار یەک دوو ڤیدیۆی تومان دیت جارێک لە ئاسایش دەدەی هجومی سە ئاسایش دەکەی ئەمن ئەو ڕخنێشم لێت کردیەوە ئێستاش دەمێ ڕوو بەڕوو نانە بۆ بەس یەک قەوس کاک سەردار وەرزشوان دەبی نمونەی میهرەبانی جوانی پیشامدا تۆ بەرپرسە چی وایان نا چۆن دەکرێت لە ئاسایشی هەرێم تۆزێک تعقیبی شتەکان بکە ئەم ڤیدیۆکم خۆم بکەم و نە تەفسیرات دەمێ بدایت پرسە بزانە مەسەلەکان چ بە چکە هەموو خەڵک دەزانی چیە ئەو پرسیاران ناکە بەڵام بە هەموو حاڵەتە کو دەست دەوەشێنی ئەتو بە خۆت کادیرەکی دیاری پارتی ئەتو محاسبەی من دەکەی نا من پرسیارە کورەکە کاک سەردار یەک قەوس ئەنگۆ بەرپرسن ئەنگۆ دەبی بزانن ئەتو بەرپرسی حزبی هەر نییە نمونەیەکت لە وەرزش پیشاندا کە نمونەی توندوتی ژیە دەقەبرای من ئەتو ئەوە بەچ حەقەکی جارێ ئەو محاسبات لەبەر ئەوەی ئەتو بەرپرسەکی باڵای هەرێمی لە بواری وەرزشی ئەمن زەحمەت نەبی جارێ بەچ حەقەکی ئەو حەقەتکو بە خۆت دایە محاسبە ڕۆژنامە نووزی شوایە کە دیاردەچی ناشیژن دەبینی ڕخنەی لێ دەگری ڕخنەی دەگری بڵێ بەس لۆت نیە ئەتو محاسبەم نییە پرسیارە لێ دەکەم خۆ دوێنم پێت یەک دەقەبرایم یەک دقات و دەزانین جیهەتی تحقیقی نیە و پرسیارە لەم بکەی باشە ئەو شتێکی شخصی ڕۆژنامە نووسەکە پرسیارە لێ دەکاتن ئەگەر شتێکی وای ببینی کە کەسێک وەرزشوانان لە ئاسایش دەدا هەیە ئەمیش جواب نەدەمەوە دەتوانی برین نۆ کۆمنت بەس ناتوانانی بڵێ لە بۆ نییە تحقیقم لێگرێ ڕۆژنامە نووس و بە زۆرینی ئەتو تحقیقنی پێت دەڵێم ئەت ڕۆژنامە نووسی کاک بە خەڵک بە زۆری ئەوە بکەی نانە بە زۆری نییە بەس ئەم پێت دەڵێم ئەتو دەتوانی بڵێ نۆ کۆمنت ئەوەت پێ دەکرێت بەس ناتوانانی بڵێ تحقیقم لەبەر ڕۆژنامە نووس هەواڵگری دادگا لە یەک زۆر نزیکن کاک سەردار ئەو زانیاریات تەبی خراپ نییە یعنی ئیشمان وایە هیچم کاکە پێشەوە ڕاضی بمەم ڕۆژنامە نووس بمە بە معلوماتی جەنابەت جوێندا یعنی من هیوادارم هەموو وەرزشوانێک یعنی نمونەی باڵا پیشان بدە ئەم پێم ناخۆشە ینی بە جددی خەڵک بەرەو تند و تیژی ببردرێ وێنەیەکی جوان بە تایبەتی یەک بەرپرسیارەکانم جواب دایەوە ببوورە بانەچینە مەوزوعاتیکە کورکاک سەردار ئینسان کە بووە بەرپرس بچووکترین جوڵەی لەسەری حسابە ئەمن لە خۆ ڕژۆم نەگوتی ڤیدیۆم کورە چۆن ئیشی منە ئیشی هاوڵاتیە چشە یەک دقیقەوە ساڵونی و پێش تا ڕوویدا لە ئێستا پرسیارە لە من ئەم ئەتوم کەتە بەردەستی ئێستا فرسەتە ئەو پرسیارەش بەردەست نییە نەخێر ئەتوو ئەوە دەزانی سی ئەو نەقدانە وەختی خۆی بی زۆر جێ خۆیتی بەس ئەتو پاش ساڵونی و چاتی و پرسیاران لە من دەکەی برای من ئاخرنا ناخۆ من ئەو دەمی مەسەلەن پێم لقاءم لەگەرنەکە بەستا کە هاتی تەلەفۆنەکەت کرد بە تا پێم گوت بای ئێستا کەی کێشەیە کاک سەردار لۆی بەهانتەر دەگری قەس لێرە منیەتمان شەریفە منیەتەکە ئەوەیە سیارەکانم جواب دایەوە باشە بەس ئەوەی لە بەرامبەر یانەی هەولێرێ دەکرێت ئەنگۆش بەرپرسن ها ناکرێ ئەو یانەیە ئەوەندە دەرتی دەدەنێ ئەو یانەیە هەر مولکی پارتیژ نییە کاچی من ئەمە نینە پێم گوتی ئەمە نینە کاک سەدایە قەوس ئەمە نینە کاکە نەیانەکە لۆ خۆیتی شخصێکی معنەویە حڕیەتی خۆی هەیە دەستەی کارژێڕی خۆی هەیە دەستەی گشتی خۆی هەیە باشە بۆ چیە کاک سەردار بە ئەوە بیتخوا
یانەی هەولێر من لە 1970 ببیرم دێ یانەیەکی هەرە بەهێز بووە خەڵک شانازی پێ دەکا ئەو یانەیە هەموو خەڵکی هەولێرە بە هەموو ڕەنگ و دەنگەکان عەجەبەن هەتا ئێستا هەر پارتی باڵا دەستا یعنی ئەتوو بە خۆت دەرێ هەر شەشیان پارتی لۆ پەس پارتی یعنی لۆ کاکە تو مەچۆنە ئەو شتانە کاچی من ئەتوو لۆ لە سلێمانی نادیەکانی سلێمانی پارتیەکان تێدایە ئیخراپە ئێشتا چ قێزەوەنا یعنی یانا ئەمە ڕێشمان لە کەس نەگرتی ئاگادار بە نەنەوە نەکردی ڕێگریمان لێ نەکردی برێ نەچێ ناو نادیەکەی ئەمە نینە کاک سەردارێک پرسیار لەو 25 ساڵەی ڕابردوو کە پارتی باڵا دەست بووە قەت کادیرێکی حزبشکەی تێدا بۆ لەو یانەیە بەڵێ تێیدا بوو وەکو چی تێیدا بوو وەکو ئەمن ناوم باز ناکەم بەس سەرۆکی تیپمان هەیە سەرۆکی تیپ نا لە دەستەی بەڕێوبەر دەستەی بەڕێوبەر تێیدا بۆ کاتی خۆی مشتەرەک بۆ کاک لە دوای 96ەوە قەت ئەندامێکی دەستەی بەڕێوبەر حزبەکانی ترە بۆ با بەواز لێچێتی بین ئیسلامیەک گۆڕانێک یعنی لۆ دەیکەنە مڵکی بەس پارتی کاکەوە کاچی من ئەوە پێم گوتی ئەمە نەمان کردیە دیسان دەگەڕینەوە سەر و خاڵی دەستەی گشتی باڵاترین دەسەڵاتە لە ناویانە ئەوان لویان هەیە حڕیەتیان هەیە دەستەی کارژێڕی دادەنێن انتخاب دەکەن دەستەی کاتی دادەنێن ئەوە باڵاترین دەسەڵاتە ئەمە نەچوینە بۆ خەڵکەی برێن کاکە نەکەن فلانی دانە فلانی دانێن سیارەکەی من لەوەی ئەتووی سەرۆکیانەی یانەیەک تۆ پێت وایە بەهرەیەک توانایەک ئیدارەدانی کادیرشکەی غەیری پارتی تێدا نەبی لەو هەولێرە گەورە و گرانە لەو سلێمانیا باشە ئەتوویە لەو سلێمانیا ئەی بۆی چیە گەشە ناکەن دەرناکەون کاکەش خەلەلی ئیداری هەیە طەبیعیان نادیەکە بە زروفەچی اقتصادی و ئیداری داڕۆیشتیا ئەو فترەی چا دەکرێ و بەس خۆ ئەو ڕۆنیە لە قیمەی بە قووەتیشی بەس پارتی باڵا دەستە حتا یعنی هەموو شتێکی پارتیە لە سلێمانی هەموو شتێکی سەوزە کورتی ئەمن ئیش و کارم هەیە لە وەزیفەمە برا ئەوە مقابلەکی غێر ئەوە بوو غێر گونجاو بوو کاک سەردارم گۆ بزانە یەک بەرپرسبی هاوڵاتێک لە بۆی هەیە هەموو هەولێرێک لە بۆی هەیە ڕەخنەتان لێ بگری چکۆنگو تەمسیلی هەولێر دەکەن کورە براکەم ئەم 30 ساڵ لە هەولێر ژیامە بە قوربە کاچی من لە دەوامم کاک ئێ باشە دەکرێت پرسیارانش جواب دەمەوە تاو ئەم کاتم لۆ جەنابەت تەرخان کردەوە باشە مارت ئاوابی دەی سوپاس کاچی من ئەو فترەی ئیشاڵڵا بە زووترین کات لەو چەند ڕۆژەی دابێ ئەو مشکلەی ناو نادی هەولێر ئیشاڵڵا هەمووی حەل دەکرێت کاک سەردار دوو بە سوپاس لۆ خەمخۆریشت ئەمە سوپاسی خەمخۆریشت دەکەین کاک سەردار بزانە ینی من لەو دووریە ئەمە ئەهلی وەرزشیش بەس پێم ناخۆشە یانەی هەولێر کە دایکی یانەکانە بزانە زاخۆ دوهۆ گەیشتە چه ئاستەک حەزمان دەکرد هەولێری شوابی کورە ئاخر ئەوە هەموو لایەک لەسەر خەتین ئیشاڵڵا ئاخر بەس حزبایەتیە هۆکارە حزبایەتیە هۆکارە ئەوە هۆکار نیە نەخێر نەبراوە هۆکار نیە ئەوە هۆکار نیە بەهەرحاڵ سوپاس کاک سەردار اقتصادی و کارژێڕی داڕۆیشت ئەی بۆ دوهۆکو زاخۆ ئەو لەو زروفەیدا ناڕوا لۆ بەس هەولێر پێدا دەڕوا پێشتر کاشی من ئەتوو بتابعەن نەکردێ پێشتریش نادی دهۆک کۆمەڵک مشکلەی هەبووە پێش ئەو مەوسمەی ئەوانیش حەلیان کرد و سابوو طەبیعیە هەموو نادێک بۆ مەرحەلاندا دەڕۆ بەس پێ ناکەی دامی ئەو دوویانەی زیاتر دەکرێت لە هەولێر نەخێر قەست هەولێر ئەو هەدوا کەوتووە نەخێر لەلایەنی مالی هەر سێک گۆچێک داوام کراین لۆ معلوماتت ئەی بۆ هەولێر ئەو هەر سێک وەکێک داوام کراینە وەڵا سەیرە هەولێر یعنی لە هەشتاکانەوە پۆپولارترین یانەی هەموو کوردی بوو باشە دەی سەرچاو براکەم سپاس لۆ خەمخۆریت ئیشاڵڵا بە زووترین کات چەند ڕۆژێکێ ئەو شتانە حەل دەکرێت باشە برا بە هیوان بە ئاستەک بزان هەولێر هەمووانە یەک حزب نییە کاتە چ خۆش طبعا سەرچاو